باز لە کێشە گرفتەکانی یەڵەکانی گواستنەوەکەین لە شاری سلێمانی بە تایبەت گرفت یەڵەکانی گواستنەوە چییە؟ ئەم شێوازە کۆنا ئایا هەوڵ هەیە بۆ گۆڕینی ینی پاسی تازە هەبێ لە نێو شارەکاندا بۆ بە بەردەوام پاسەکان بێن و بچن وەکو دەزانینەوە لە بەیانێکی زۆر تا درنگانی ئێوارە پاسەکانن ئیتر دوایەوە پاسیش نامێنێ گفتوگۆکەین لەگەڵ زۆر بەڕێز کاک سدیق محەممەد غەریب بەڕێوەری گواستنەوەی پارێزگای سلێمانی کاک سدیق سڵاو لێبێ بە خێراتی سلااو لە بەڕێستان و تەواوی بینەرانی کەناڵی سپاس دەکەم بە خێراتی کاک سدیق پێمان بڵێ ینی بە دیاریکراوی گرفتەکانی گواستنەوە لە پارێزگای سلێمانی چین؟ بەڵێ ئێمە دەتوانین بە شێوازێکی تر پرسیارەکە بکەین ئێمە تا چەند هاوڵاتیان گواستنەوەی گشتی بەکاردێن بە تایبەتی پاس بەداخۆ ئێمە لە شاری سلێمانیە ڕێژیەکی کەم لە هاوڵاتیان سوود لە گواستنەوەی گشتیە بین بۆ زانیاری جەنابتان دەتوانین بڵین ڕۆژانە لە شاری سلێمانیە نزیکەی 350,000 کەس سوود لە گواستنەوەی گشتی لە پاس و لە تەکسی ئەبینن خۆی بێ ئەم ڕێژە زۆر زیاتر بێ لەوەی کە هەیە بەڵام کۆمەڵە هۆکار هەیە کەوای کردووە کە هاوڵاتیان پەنابەرنە بەر ئۆتۆمبیلی تایبەتی خۆیان بۆ فەرمانگەکان و بۆ ناوبازار و بۆ شوێنانی کە بۆی ئەچن یەکێ لە هۆکارە سەرەکیەکان ئەوەیە کە پاسەکان ئێمە ژمارەیەکی زۆریان لە سەروی 450 پاس لە کوی 1600 پاس کە لە سلێمانیە هەمان و دابەشی 25 شێڵی ناوشاری سلێمانی بوون 450 مۆدیلیان لە خوارد و هەزارەوە بە تایبەتی 1970 کە ئەمانە بەڕاستی ئەگەر ئەم پاسە کۆستەرانە بیبیتەوە بۆ شەریکەی توێتا لەوانەیە هەر حاشای لێ بکە ئەو ئەنە کۆم بووە ئەوەندە بێکەڵک وەریگرێتەوە وەڵاهی لەوانەیە وەکو تۆحبەش نەیرێتەوە چکۆنە بێکەڵک بوون ئەمانە ئەنجا بەداخۆ لە دوای پرۆسی ئازادی عێراق ژمارەیەک پاس لە بەغداوە هاتن کە لە جۆری هۆندای بە تایبەتی ئەمانە لە کاتی ڕۆشتنە دووکەڵێکی ئێجگار زۆر لەسەر شەقامەکان دەردن ئەمانە بەڕاستی گرفتی سەرەکی بوون و هەروەها سیستەمی ساردی و گەرمی لەناو پاسەکانە بەکار ناهێنرێت و هەروەها پاسی گەڕەکەکان بە سیستەمی نەفەرا دەڕۆن واتە ئەبێ لە یەکمین مووقیف بۆ نمونە ئەبێ 10 نەفەر سوار بێت ئەمە جاری وهەیە نوی سەعات 3 چارەگی پێچێت تا ئەو ژمارە لە هاوڵاتی سوار پاسەکانە بێت تاوەکو پاسەکەی ئینتلاقە لە نقطەی یەکەمەوە بۆ ویزگەیەکی تر لە ویزگەکانی ترە لە هەمان گەڕک لەوانەیە چەندین هاوڵاتی چاڕوانی پاس بێ بۆ نمونە ماڵم لە کورسادا چەندین جارویستومە بە پاس بڕۆم بۆ ناو بازار لەبەرەوەی کە ئێمە چەند مووقیفێک دوورترین لە ویزگەی یەکەمی پاسەکەەوە جاریوا بۆ 45 دقە چاڕوانی پاسم کردو بە پڕی هاتووە ئەمەوەی کردو کە هاوڵاتیان بەڕاستی چاڕوانی پاس نەکەن ناتوانن ئیشوکاری خۆیان بەڵێ لەبەر ئەوە لەبەر هۆکارانی کە باسم کرد کۆنی مۆدیل نەبوونی سیستەمی ساردی و گەرمی و سیستەمی نەفەرات ئەمانە وای کردووەکەوە هاوڵاتی دوور بکەوێتەوە لە بەکارهێنانی پاسە هەر بۆیە ئێمە دیقەت بین بەیانیان لە کاتی داوامە بە تایبەتی لە ترافیک لایتێکە ئەگەر 6 ئۆتۆمبیل بوەستێ لەوانەیە 7 نەفەریتیابێ ئەگەر بێت و ئێمە پاسمان هەبێ بۆ نمونە لە بازنەی مەلیک مەحموودە پاسی گەورەدا بنین ئەوە بە دڵنیاییەوە هاوڵاتی سوار ئەم پاسە گەورانە ئەبێت پێویست بەوە ناکە ئۆتۆمبیلی خۆی بەرێت و ئێمە بەڕاستی پرۆژەیەکمان گەڵاڵە کردووە کە 2 ڕۆژ لەمەوە پێش لە خزمەت جەنابی کاک دکتۆرە ڤاڵا بووین کە من لێرەوە سوپاس یەکەم بەڕاستی کاک دکتۆرە ڤاڵ هەمیشە هاوکاری بەڕێوەبەرایەتی گواستنەوەی پارێزگای سلێمانی بووە ئێمە کۆمەڵێک پێشنیارمان هەبووە بەڕێزیشیان دەوڵەمەندی کرد لەوانە ئێمە بەنیازینکەوە سیستەمی کارکردنی پاسەکان وا لێ بکەین بۆ هەر گەڕێکێک ئەپلیکیشنێکی تایبەتی بۆ دابنین بۆەوەی هاوڵاتی بزانێن ئەو پاسی کە دەرەچێت بە چەند دقیقە ئەگاتە ئەو ویزگەیی کە ئەو مەبەسیتی لێ بوەسی و سوار بێ ئەمە هەنگاوێکی زۆر باش بکە ئینشاءڵڵا لە ئایندەیە سوودی لێ بین هەروەها ئێمە داواکەین لەو پرۆژەی کە هەمانە کە بەنیاز ناڕێگەی پارێزگای سلێمانیەوە پێشکەش بە ئەنجومەنی پارێزگای سلێمانی بکەین ئەو پرۆژەمان ئەوەیە کە ئەم پاسە مۆدێل کۆنانی کە لە خوارد و هەزارەوەن ئەم پاسانە بگۆڕن بە پاسێکە لە سەروی 2000ەوە بێ
و شۆفێران ناچار بکرێت کەوا سیستەمی ساردی و گەرمی لە پاسەکانە بەکار بهێنرێ و هەروەها سیستەمی نەفریش بگۆڕین بە سیستەمی کات واتە ئەگەر کاتی دەرچوونی پاسەکە دەگەر یەک نەفرشی پێ نەبێت ئەبێ دەرچێت بەڵام بۆی کە تەزاروم نەکات لەگەڵ پاسەکەی دواترە بۆ منە پاسێ بەتاڵی بڕواتە بازار پاسێکیش بە پڕی بڕوا ئەمەش نەعەدالەتێک دروستە بێ لەو کاتە ئێمە بیرمان لەوە کردوێتەوە کە سیستەمی کاردا بنین بۆ ئەوی بۆ نمونە لە خەتێکی وەکو ڕاپەڕین لە ڕۆژێکە بۆ نمونە 10,000 نەفەر هاتوچۆی پێەکە ئەمە داهاتی 10,000 نەفرەکە کۆ بکرێتەوە دابەشی ئەو پاسانە بکرێت کە لەو ڕۆژەیە کاریان کردو ئەو بیرۆکێکی زۆر باشە هاوکارێکی باشە بێت لەوەیە گەرێسە 10,000 هاوڵاتی هاتو چۆبکە ڕەنگە و کاتە بێتە 50,000 بەڕاستی بەدڵنیایەوە ئێمەڕۆ یەکی شکل لەو شتانە کە هەر بەڕاستی لەگەڵ جەنابی کاک دکتۆر بە باسمان کرد لە ڕاستیا پێشنیاری ئەویش بوو کە ئێمە لە شارەسەرەکانی شاری سلێمانیا هێڵی پاس جیا بکەینەوە خەتێکی زەر وەکو تەواوی وڵاتان بۆ ئەوەی پاس لە پێش ئۆتۆمبیلی تایبەتی و حتا لە پێش تەکسیشەوە بگاتە ناو بازار و ئەو شوێنانی کە هاوڵاتیان هاتوچەی بووەکەن بۆ ئەمە هەدەف لە ئەمە ئەوەیەکەوە هاوڵاتی وا لێ بکەین کەوا پاس بەکاربێنە لە شوێنی ئۆتۆمبیلی تایبەتە باشە هەر وەک خۆدا ماشۆ پێکرد 1600 پاسمانەیە لە شاری سلێمانیە بڵێ عەدەدەکە کەم نییە بەراورد بۆ فراوان بوونی شاری سلێمانی یانێ هەندێک گەڕێک پاس نییە ینی بۆ نمونە لە بەشێک لە سیتیەکانیش پاس بەلایدا تێناپەڕێ ینی ڕاستەوانە سیتین بەڵام خۆ زۆرینەی فەرمان بەرن خەڵک حەزەکە پاس هەبێت لەو نزیکانە لە تەواوی وڵاتانی جیهانە حکوومەت هەمیشە پاڵپشتی کردی گواستنەوە بووە بە شێوازێک بۆ نمونە سوتەمەنی بە نرخێکی زۆر هەرزان پێشکەش بە شۆفێران ئەبێ بکە چکە بەڕاستی ئێمە ڕۆژانە ئەو سیتیانەی کە بەڕێزت ئاماژت پێدا و چەنگەڕێکێکی تریشمان هەیە کە ئەمانە بەردەوام داوای پاس دەکەن و کاتێک کە پاسیان بۆ دادەنێن سیرەکەی پاسێک لە بەیانیەوە هەتاوەکو نیوەڕۆ چاڕۆنەکە کە سواری نابێ یا دوو نەفەر سێ نەفەر سوار دەبێ هۆکارەکەشی ئەوەیەکەوە بەڕاستی هاوڵاتیانیش بێزار بوون لە پاسە کۆنەکان و پاسی تازەش ناتوانین ئێمە بەڕاستی بێنین ئێمە پێش پرۆسەی ئابووری سربەخۆی هەرێمی کوردستان کە ئالانمان کرد ئەو کاتێک کە لە بەغداوە بوجاهات پرۆژەیەکمان هەبوو بە هاوبەشی لەگەڵ وەزارەتی ناوخۆ لەگەڵ وەزارەتی دارایی ئەو پاسە تەکسیانەی کە مۆدیلیان لە خوارد و هەزارەوە بوون بە مردوەکان سابەکران پانەکرانەوە لە بەرامبەری حکوومەتی هەرێمی کوردستان بودجەیەکی پێدان با بڵێن پێشنەیەکی پێدان تابلوی بێ بەرامبەر پێدان بۆ ئەوی کە ئۆتۆمبیلی تازە بن بەداخەوە ئەو قەیرانانەی کە ڕوو لە هەرێمی کوردستان کرد بە شەڕی داعش بە قەیرانی دارایی بە نەخۆشی کۆڕۆنامە وای کرد بەڕاستی حکوومەتی هەرێمی کوردستان ئەم پرۆژەیە ڕابگرێ ئێمە داوامان کردوە جارێکی تر ئەو پرۆژەیە بەڕاستی زیندوو بکرێتەوە یاخود کۆمپانیا و کەرتی تایبەت پاسی مۆدل بەرز بن بەڵام بە قستی درێژخایەن بدرێ بە برایانی شوێنبەر چونکە ناکرێ ئێمە ئێستا بۆ نمونە پاسێکی 2015 بایی 40,000 دۆلارە بیدەی بە ناچارێکی بە شۆفێرێ بڵێ ئەبێت و ئەم پاسە لێ بخوری لە کاتێکە کە ئەو داهاتی ڕۆژانەی هەندێک لە هێڵەکان 10,000 دیناری بۆ نەمێت مەسەڵەن خەتێکی وەکو مەجیدباک بەختیاری کۆن ڕزگاری کۆمەڵی خەتمان هەیە ئەمانە بەڕاستی زۆربەی خەتەکانی سلێمانی چەند خەتێکی لێ دەرچێ برایانی شۆفێر داهاتێکی زۆر کەمیان بۆ ئەمێنێتەوە اینجا بەداخەوە ئێمە ئەمانە بوونەتە هۆکار بەوەی کە هاوڵاتیان نەتوانن سوود لە گواستنەوەی گوشتی بکەن ئێمە لە ڕابردووشە کۆمەڵێک پرۆژەمان هەبوو بۆ شەوانە پاسی سلێمانی بۆ هێنانی پاسی گۆری پرسیارەوە بکەم کاتەکانی پاس ئێستا لە کێوەیە تاکی بەیانیان لە هەندێک گەڕێکە شعبیەکان ئەوانە بەیانیان دوای بانگی بەیانی پاس ئەوەستێت هاوڵاتیان نەگوازێتەوە بۆ ناو بازار بەڵام لە زودبەی گەڕەکەکان تقریبان لە سەعات حەوت بە دواوە پاسەکان ئامادە بن بۆ گواستنەوەی هاوڵاتیان ئەمەش بەپێی میزاجی شۆفێرەکەی بەدڵنیاییەوە هەستێ لە خەو ئامادە بێ بۆ خۆی بەدڵنیاییەوە
جا ئێمە ئەو گرفتانەی کە هەمانە لە گواستنەوەیە بەڕاستی ئێمە هەوڵمانداوە لە ڕابردووە و چەندین پرۆژەشمان ئامادە کردووە لەگەڵ کەرتی تایبەتیشە لێکتێگەیشتنمان ئیمزاکە بەڵام بەداخەوە ئەو قەیرانانەی کە ڕووی لە هەرێمی کوردستان کرد نەمانتوانی بیان خینە بواری جێبەجێ بۆ نمونەیەکی لەوان لەگەڵ کۆمپانیای شا پرۆدەکشن بوو کە بڕیار بوو چەندین پاسی مۆدێل بەرزی گەورە بێنن بۆ بازنەی مەلیک مەحموود و شەوانە پاسی سلێمانیشمانە بێ کە هاوڵاتیان لە شەوە لە دوای تەوابوونی شەفتی کارکردنی ڕۆژانەی پاسی گەڕەکەکان ئەم پاسانە لە ناو شاری سلێمانیە بسوڕێنەوە و تەنانەت ئێمە تەنسیقێکیشمان دروست کردبوو لەگەڵ ئەو مۆڵەکان و چاڤیلاند و شوێنە گشتیەکان کە دوکان و بازار لێە تەنانەت کاتێک کە هاوڵاتیەک لە گەڕێکێکەوە سوارە بێ بۆ نمونە ئەچێتە ماجیدی مۆڵ دابەزێ فامیلی مۆڵ چاڤیلیان ئەم شوێنانە حەقی گواستنەوەکەی کری گواستنەوەکەی ئەو شوێنانە دەفعیانە کرد بەڵام بەداخەوە ئەم پرۆژانە وەستێنران بەهۆی قەیرانی دارایە چکە بەڕاستی ئەمانە پێویستی بە پاڵپشتێکی دارایی زۆر گەورە هەیە و دوجاریش ئەبێت بەڕاستی هاوڵاتیان لەوە تێبگەن کە چیتر ئۆتۆمبیلی تایبەتی خۆیان بەکار نەهێنن پەنابەرنە بەر گواستنەوەی گشتی بۆی کە هەم ژینگەی شارەکەمان پاک بێت هەمیش هەلی کار بۆ خەڵکانێکی تر. کاکسێک من پرسیارم کەم کرد لەبەرەوەی تۆ خۆ زۆربەی هۆکارەکانە باس کرد کێشەکانە باس کرد بۆیە ینی قسەکی من لەسەر ئەوەیە ینی کە داوا لە هاوڵاتیانەکەین ومێدێکەیە بۆ ئەم گرفتانە چارەسەر بێت چونکە ئۆتۆماتیکی دوولایەنەیە تۆم گرفتانە چارەسەر بکە کاتەکانی پاس هاوڵاتیان بیزانن پاسەکان تۆزە ڕێک و پێک بن ساردی و گەرمیتیا هەبێت لە گرفتە گەورەکان زۆر ناخۆشە بەڕاستی تۆ جاری وایە چیتە بازار 45 خولەکە دەوێت بە ئۆتۆمبیلی خۆت بە ئۆتۆمبیلی تایبەتی خۆت شوێن نییە ڕایگری پارک نییە ئەگەر پاسەکە بێت تۆ سەر بکەوی و خەمی ڕاگرتنی و نەبێت دوایش بزانی لە کاتی خۆیان ئەو گەێنێتەوە ماڵ یان بەیانیان کە تۆڵەسی بۆ دەوام بۆ شوێنی کارەکەت ئێمە کورساد کورساد ئەم شاخە هەر پاس پێی ناگا بەڵام بۆ ناو شار ئەگەر پاس هەبێتەوە بەیانیان هەستی بتگەێنێتە شوێنی کارەکە دوایی بووگەێنێتەوە نزیکی ماڵ بەڕاستی کەس ئۆتۆمبیلی خۆی نایەنێ بنزین گرانە ئەزدحام زۆرە خەرەباڵغیە میزاجاگیرە این بابەتەکە دوولایەنەیە کە داوا لە هاوڵاتیانەکەی ئەبێ پێشەوە وەسایلەکە بۆی دابین کردبێ وڵی ئەو ئەرکی کە یەکەوێتە سەر حکوومەتی هەرێمی کوردستان دووشتە یەکەمیان دابینکردنی نرخی سوتەمەنی بە نرخی زۆر هەرزان بۆ شۆفێران چکە چەند نرخی سوتەمەنی هەرزان بێت کری پاسیش هەرزانە بێت لە هەموو دنیاە ئێستا بۆ نمونە لە وڵاتی چوەک و ئەڵمانیا ئەوەندەی کە من بیستمە سایق پاسێک لە مانگێکە 14 ئێرۆ ئەدات بە حەقی سوتەمەنی بۆ مانگێک 14 ئێرۆ بۆ حکوومەتی ئەڵمانی دەمیەوەکە بووی کە پاس ینی شوێنی ئۆتۆمبیلی تایبەت بگرێتەوە بەڵام ئێستا ئێمە ڕۆژێک بنزین بە 450 ڕۆژێک بێتە 1000 ڕۆژێ کەس نازانیان سێرەکان بەڕاستی جگنێ بۆیە حکوومەتی هەرێمی کوردستان واجبە لەسەری یەکەم کۆمەڵێک پاسی مۆدێل بەرز بێنێتە ناو هەرێمی کوردستانەوە و بە قیستی درێژخایەن بیدا بە برایانی شۆفێر بۆی کە ئێمە نەجاتمان بێت لەم پاسە مۆدێل کۆنانە کە بەڕاستی بوونە خەلایی سەرەتانی بۆ ئەم شارە بە تایبەتی چاری سێمە من بەداخەوەڵم هەرچی پاسەکۆنی هەولێر و دووهەکە بوو لە ڕابردووە هەمویان نار بۆ شاری سلێمانی ئەم هەشتاهۆشتایەکە زۆربەی ئی هەولێر و دووهەکە کە هاتوتە ئەم شارە بەدا نەتوان ڕێی لێ بگرێت ئەمە لە ڕابردووە لە ڕابردووە مقسە لە ساڵەکانی 2000 ئەوانە زیادکردنی هێڵەکان چۆنە ئێمە تەبەن بەپێی یاسە ڕێنمایەکانی وەزارەتی گواستنەوە گەیاندن هەر گەڕێکێک یا هەر هێڵێک پێویستی بە پاس بێت ئێمە لیژنەیەکی لەسەر ئاسی پارێزگای سلێمانی هەمانە پێشنیار دەکەین بۆ وەزارەتی گواستنەوە گەیاندن کە بۆ نمونە خەتی خەبات پێویستی بە 30 پاسە خەتی ڕاپەڕین پێویستی بە 50 پاسە ئەم پێشنیارانە ئەەکەین بۆ وەزارەتی گواستنەوە گەیاندن ئەوانش لیژنەیەکی تایبەتمەندیان هەیە دوای ئەوەی کە دراسییان کرد ئەگەڕێنرێتەوە بۆ ئێمەش لێرە لە پرۆسەیەکی بانگەوازی بۆ ئەەکەین بە تیر و پشک بێ ئەو هاوڵاتیانێکەوە مەرجی وەرگرتنی خەتیان هەیە ئەشن داخلی ئەم پرۆسەیە ئەبن دوایی چێ خەتی بۆ دەرچوو لەو خەتایە کار دەکات. بەڕاستی ینی دەستخۆشی لێکەم ئەمە کارەکانە باس کرد کاکسێک ئەم خەمەخەمێکی زۆر گەورەیە هاوڵاتی جاری وایە کێشەیەک زۆر گەورەیە باسی ناکات بیری لێ ناکاتەوە بەڵام کێشەیەکی تر کە زۆر بچووکە ڕەنگە ڕەتی بە ژیان ئێمەوە نەبێ
بەڵام کێشەکە زیاتر میدیاییە شۆیە ڕووکەشە زۆر احتیمامی پێدەی لە نێو خەڵکە یان لە تۆڕە کۆمەڵایەتەکانی شامە ڕەنگەداتەوە ئەم کێشەی کە باسیەکەین ئێستا کێشەی هێڵەکانی گواستنەوە پەیوەندی بە ژیانی هەمومانەوەی بەڵام زۆر کەمتر باسەکرێ بە هیوایەوەی بگەنەوە چارەسەرانی کە جەنابەت باست کرد سپاس بۆ ئامادەبوونت سپاس بۆ ڕوونکردنەوەکانت بە خێراتی سەرچاو